شوقي بأن أحيا مطيع لله خالقنا البديع وأضم نور كتابه لكنني لا أستطيع اقرأه في قلب خشوع. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. خۆشەویستانم، باسی ئادابەکانی جوان خوێندنەوەی قورئانمان کرد. یەکی لەو خاڵانەی کەوا پێویستە ئێمە موسڵمان جێبەجیانی بکەین ئەوەیە کەوا بە شێوازێک بخوێنینەوە ئەم قورئانە کاریگەری لەسەر دڵمان دروست بکات، تەدەبوری تێدا بکەین و هەروە بە شێوازێکی خوشوعەوە ئەم قورئانی پیرۆز بخوێنین. چونکە ئەگەر قورئانی پیرۆز بە تەدەبوری تێدا خوێنتەوە و تەفەکور لە ئاەتەکانی خوای گەورە کرد، ئەو کاتە کاریگەری لەسەر دڵت دروست دەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەوێکیان بە کامل یەک ئاەتی دەخوێندەوە بۆ ئەوەی ئەم ئاەتەی چەندەها جار دووبارە دەکردەوە بۆ ئەوەی کاریگەری بێت، بۆ ئەوەی کاریگەری لەسەر دروست بکات. و هەروە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالوها، ئایا دڵەکانی قفل لێ دراوە ئەمانە؟ کتاب ئەنزەلناه ئیلەیکە مبارەک لیەدەبەڕوا ئایاتی. خوای گەورە ئەم قورئانەی دابەزاندوتە خوارەوە بۆ ئەوەی تەدەبوری تێدا بکەن، بۆ ئەوەی بە شێوازێک بخوێنەوە خوشوع بن. حەدیثێکێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت دوو چاو هەیە لە قیامەتدا بە ئاگر ناستێن. یەکێک ئەو چاوەیەکەوە لە پێناو خوای گەورە دەگیرێت وەرفوە فرمێسک دەڕێژیت. بۆیە ئەو چاوێکەوە لە بۆ خوای گەورە فرمێسک دەڕێژێت لە کاتی قورئان خوێندنەوەدا، ئەوەی ئەم چاوە بە ئاگری جەهەنەم ناسووتێت وە خوای گەورە دەیپارێزێت. بۆیە کەسێک لەو کەسانێکەوە تورکە پێیان دەڵێ لە کاتێکەوە گوێبیستی قورئانی پیرۆز دەبوو دەستی کرد بە گریان، پێیان وت بۆچی دەگریێت؟ خۆ تۆ لەم قورئانە تێناگەیت، زمانەکەی جیاوازە لەگەڵ زمانی تۆ. وتی من بۆ ئەو دەگرێم کەوە ئەوە کەلامی ڕەب العالەمینە، کەلامی خوای گەورەیەکەوە دای بەزاندۆتە خوارەوە. بەڵام سەیرم بە ئێوە دێت، ئێوە کاتێکەوە گوێبیستی دەبن و تێی دەگەن بۆ دەست بە گریان ناکەن، بۆ ناگرێن. بۆیە ئەم قورئانە هەمیشە زیندووە، پەڕاوێکە کەوا خوای گەورە دەیپارێزێت تاوەکو ڕۆژی قیامەتدا. السلام عليكم ورحمة الله وبركاته. حتى أذوق حلاوته ليكون لي يوما شفيع لكنني لا أستطيع. رتله في فكر عميق واقرأه في قلب